لەسەر دۆخی سیاسی عێراق و پێکێنانی حکوومەتی نوێی عێراق و هەنگا و بەرەو کوێ دەنێت ئەم دۆخەی عێراق ئایا دەتوانێت چوارچێوەی هەماهەنگی ئەم دۆخە تێپەڕێنێت و بەبێ سەدرەکان حکوومەت پێک بهێنێ ئەمانە و چەندان پرسیاری تر لەگەڵ بەڕێز دکتۆر فەتاح الشێخ ئەندامی پێشووی ڕەوتی سەدر گفتوگوی لەسەر دەکەم. دکتۆر شەوتان باش، سوپاس بۆی کە لەگەڵمانن. سەرەتات بە گرنگی ێزانم لەو پرسیارەوە دەست پێ بکەم بزانم ئاخۆ سەدر بۆچی ئەم بڕیارەیدا بۆچی لە پەرلەمان کشایەوە بەو پێبەڕێستان ئەندامی پێشووی ڕەوتی سەدرن پێچێ خوێندنەوەی باشترتان هەبێت بۆ دۆخە. زۆر سپاس سڵاو ڕێز بۆ ئێوە و بۆ بینرانی بەڕێز لە تەواوی عراق و هەرێمی کوردستان بە دیاریکراوی. زۆر سپاس بۆ ئەم میێوانداریە لە کەناڵی ئێوەی بەڕێز. بڕیارەکەی بەڕێز سەدر بۆ کشانەوە لە پەرلەماندا بە کشانەوەی فراکسیۆنی سەدری لە ئەنجومەنی نوێنەرانی عراقدا ئەم بڕیارە لە بۆشاییەوە نەهاتووە، ئەمە بڕیارێکە پلانی بۆ دانراوە، بڕیارێکە کەوا بەڕێز موقتەدا سەدر پلانی بۆ بڕیارەکەی داناوە کاتێکەوە هاوپەیمانەکەی لەگەڵ برانی کورد و برانی سون نەپێکێنا، ویستیکەوە عێراق نیشتیمان ڕزگار بکات لە دەسەڵاتدارانی لە 15 ساڵی ڕابردوودا کە کۆنتڕۆلی دەسەڵاتیان کردووە، ئەوانەی کە چەندین دۆسیەی گەندەڵیان هەیە کەوە لە دادگاکان سەرکۆ نەکراون کە پرۆسی سیاسیان ناڕەوایەتی ڕەوان نییە. بۆیە بەڕێز موقتەدا سەدر لە ئەنجامدا ویستی کەوە پێگەی حکوومەتی زۆرینەی سیاسی لە عێراقدا بەهێز بکات، حکوومەتێکی چاکسازی خواست بێت، حکوومەتێک بێت کەوە دیموکراتی بێت بە شێوەیەکی دروست، چونکە بەڵام دەبینین ئەمانەی کە تاوەکو ئێستاش لە کاتەکان تێکەڵ دەکەن و بەردەوامن داوای حکوومەتی تەوافق دەکەن کە داوایان دەکرد حکوومەتی زۆرینە پێک نەهێنرێ بەواتای ئەوەی کە سێکی پەکخەریان پێکێنا. بۆیە چوارچێوەی هەماهەنگی بوو بە پەکخەر بەڕاستی بۆ پێکێنانی حکوومەتی زۆرینەی سیاسی. بۆیە ئەمانە هەموو هۆکار بوون کە وای کرد بەڕێز سەدر داوا لە فراکسیۆنەکەی بکات لە پەرلەمان بکشێنەوە بۆ ئەوەی ئەوە دەرسێک بداتە بە چوارچێوەی هەماهەنگی، چونکە پێیان بڵێتکەوە ڕەوتی سەدر دەیەوێت کەوا وڵات بنیاد بنێت خاوەن پرۆژەیە، خاوەن نیشتیمانە، خاوەن پرۆژەیەکی نیشتیمانیە لەگەڵ برانی کورد و برانی سونەدا. ئەمەشکەوە بەڕاستی بەشێک لەلایەنە سیاسیەکان چاویان پێ هەڵنێت، هەر داوای پشکێنە و مەزهەبیەت و تەوافق دەکەن. بەڵێ لە دوای کشانەوەی سەدرەکان لە نێو پەرلەمان چوارچێوەی هەماهەنگی دەستی کردووە بە جموجۆڵ و گفتوگۆکانی هەرچەنە تا ئێستا هیچ هەنگاوێکی کردداری نەنراوە. ئەوەی کە هەیە لە چوارچێوەی گفتوگۆیان ماوەتەوانێ. پرسیارەکە ئەوەیە ئەگەر چوارچێوەی هەماهەنگی گەیشتە ئەنجام و حکوومەتی پێکێنا، ئایا سەدرەکان پشتیوانی و حکوومەتاکەن؟ چوارچێوەی هەماهەنگی تاوەکو ئێستا نەیتوانیوە هاوپەیمانی زیاتر پێک بێن، هەروەکو چۆن سەدر هاوپەیمانی لەگەڵ برانی کوردستان پێکێنەوە نەیتوانیەوە بە ئەم بکات بۆ بەهۆی یەک هۆکار. چوارچێوەی هەماهەنگی بەداخێکی زۆرەوە سیاسەتێکی دوژبنکارانەی لەگەڵ برانی کورد پەیڕەو کردووە، هەڕەشەی لە کورد و لە چەندین تۆمەتیان بۆ دروست دەکات لێرە و لەوێ. بۆیە لە نێو کورد و چوارچێوەی هەماهەنگیدا بەڕاستی بربەستێکەیە، بربەستێکەیە بەڕاستی تۆمەت بەخشینەوە هەیە، بەڕاستی وتەی ناشرین هەیە لەلایەنی تەنسیقیەوە دژی کورد. ئەم سیاسەتە دۆژبوونکاریەکە چوارچێوەی هەماهەنگی پیادەی دەکات، دەرفەتێکی فراوان ناداتکەوە کورد ببێت هاوپەیمانی چوارچێوەی هەماهەنگی. ئەمە لەلایەکی دیکەوە کوردەکان پیادەی پرۆسەیەکی دیموکراتی دەکەن هەر لە ساڵی 2023 تاوەکو ئێستا یاریزانێکی سەرچی بوون لە پێکەنانی حکوومەتەکانی ڕابردووی عێراقدا، بەڵام ئەم سیاسەتە ئەم بە ئامانجکردنە سەربازیەکان زەنجین کراوە لە کوردستاندا. ئەمە هۆکارێکی دیکەیە کە وای کردووەکەوە هاوپەیمانی چوارچێوەی بڵێن چوارچێوەی هەماهەنگی بربەستی بۆ دروست بێ بۆ هاوپەیمانیکردن لەگەڵ کوردەکاندا لە هەمان کاتدا تۆمەت دروستکردن بۆ سونە. ئەوانیش بامان شێوە کێشیان هەیە لەگەڵ چوارچێوەی هەماهەنگیدا، چەندین تۆمەت بۆ سونەکانیش دروست کراوە، داوای ئەوە دەکەن کە لە هەمان کاتدا ئەوانیش ڕازی نین لەگەڵ هاوپەیمانیکردن لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی. بۆیە ئەو کاتە چوارچێوەی هەماهەنگی بەتەنیا دەمێنێتەوە، تەنها سێکی پەخەت دەمێنێتەوە
ناتوانێت حکوومەت دروست بکات تەنانەت دوای ئەوەی کەسەوە سەدرەکانیش لە پەرلەمان کشانەوە. من بە کەس شخصی خۆم چاوەڕێ دەکەم کەوە چوارچێوەی هەمانژی داوای هەڵوەشاندنەوەی پەرلەمان دەکات دوای ئەوەی کەوە نەیتوانی کابینەی نوێی حکوومەت پێک بهێنێت. ئێمە ئەمڕۆ هەمومان داوای دەکەین وەکو سیاسیەکان وەکو عراقەکان کورد و سونە و ڕەوتی سەدر و شیعە لە عراق بەگشتی داوا دەکەین بڕیاری عراق بێت لەناو خۆی عراق بێت حکوومەتێکی عراقی بەهێزمان هەبێت کەوە لێ پێچینەوە لەگەڵ کەسانی گەندەڵ بکات بتوانێت دۆستەکانی گەندەڵی بکاتەوە کە چەندین ساڵە ئەم گەندەڵیانەی بەڕاستی شادراونەتەوە چەکی کۆنتترۆل نەکراو هەیە لە شەقامدا فڕۆکەی بە فڕۆکەوان بەکاردەهێنرێ لە ئەنجامی بوونی میلیشەکاندا لە ئەنجامی سیاسەتی حکوومەتدا بە هیچ شوێک ئەمە ڕێگە بەم نادات. عرفی دموکراتی ڕێگە بم بابەتە نادات بڵاوبوونەوەی چەک و گەندەڵی و تۆ بتەوێت دەسەڵات بی و لە هەمان کاتدا تۆمەتیشان بۆ دروستکە لە پرۆسی سیاسی عراقدا. بەڵێ دکتۆر باسی هەڵوەشانەوەی پەرلەمانت کرد ئێستا خوێنەوە شرۆڤەکان بەو ئاراستەیە عێراق لە بەردەم دوو ئەگەردایە. ئەگەرێکیان ئەوەیە کە دەبێت پەرلەمان هەڵبۆشێتەوە و جارێکی دیکە هەڵبژارنی پێشوەختە بکرێتەوانێ ئەگەرەکەی دیکە ئەوەیە کە دەبێت لایەنەکان ڕێک بکەون کەواتە بزانم ئێوە لەگەڵ کام ئەگەرەیان زیاتر ئەگەر پەرلەمان هەڵبۆشێتەوانێ چاوەڕێ دەکرێت هەڵبژارنی پێشوەخت ببێتە فریاد ڕست جارێکی دیکە بۆ عێراق؟ بەڕێز بابەتی هەڵبژاردنەوەی پەرلەمان و داوای هەڵبژاردننی دووارکردنەوەی هەڵبژار دوای ئەوەی کە لە 10 ئۆکتۆبەر هەڵبژاردن کرا من دەڵێم ئەمە سەرەتایەکی چاکسازیە بەڕاستی ژەمێکی سەرەکیە بۆ حکوومەتی زۆرینەی نیشتیمانی بەو مانایە دێت ئەم قسەیە ئاڕاستی برایانی چوارچەوەی هەماهەنگیە. دەبێت باش ئەوە بزانن کەواگەر هاتوو پەرلەمان ئەم جارە هەڵوەشارەوەیەوە ئەو کاتە بەڕێز سەدر هێرشی زیاتر دەکات و دەنجی زیاتر دەهێنێت وەکو چۆن لە 10 ئۆکتۆبەر 73 کورسی بەدەستێنا ئەم جارە 100 کورسی زیاتر دەهێنێت بەڕێز سەدر لەم هەڵبژاردنە ئەگەر هاتوو دووبارە بکرێتەوە لە داهاتوودا چونکە بۆ یەک هۆکار چونکە جەماوەرێکی زۆر لەگەڵ ڕەوتی سەدردا نەک تەنها سەدرەکان لایەنەکانی دیکەش هەمووان باش دەزانن چێ دەستی بە کورسیەوە گرتووە چێ بەرژەوەندەی حزبی پێشخستووە چێ نایڵێت حکوومەت پێگوێندرێ. بەڕێز مقتەدا سەدر گوتی من کورسەکانتان پێدەدەم دەگەڕێمەوە بۆ نیشتیمان و جەماوەر ئەمە قسەی سەدرە بەڕاستی جەماوەر دەبێتە شۆک لە هەڵبژاردنەکانی داهاتوودا پشتیوان بەخوا پەرلەمانی داهاتوو دەتوانین بڵێن هاوپەیمانێکی سێ قۆڵی دەبێت بۆ وەستاندنی ئەم دۆخە. لە دوای هەڵبژاردنەوە چەند هاوپەیمانێتێکی نوێ لە عێراق هاتەکایەوانێ کەواتە ئێستا بە کشانەوەی سەدر چاوەڕێیە کرێت هاوپەیمانێتی دیکە دروست ببێت لە نێو پەرلەماندا؟ مەبەستت پەرلەمانی ئێستا دوای هەڵبژاردننی ئێستا یان خۆت هەڵبژاردننی داهاتوو؟ بەڵێ مەبەستم پەرلەمانی ئێستاە لە دوای کشانەوەی سەتر چاوەڕێیە کرێت هاوپەیمانی نوێ لەدایک بێت؟ ڕەنگە هاوپەیمانەتیە بێتە کایەوە ئەنجامی گفتوگۆ لێرە و لەوێ بەڵام ئەو هاوپەیمانەتیانە بەڕاستی زۆر لەرزۆک دەبن زۆر لاواز دەبن لە ئاستی پێویستدا نابن بە هیچ شێوەیەک بەڕاستی تەمەنێکی درێژیان نامێت تەمەنێکیان زۆر کورت دەبێت هەر بە زووی هەڵدەوەشێتەوە ئەو هاوپەیمانەتیانە بەتایبەت ئەگەر هات ئەو هاوپەیمانەتیە لە ئەنجامی لەسەر بنەمای بەرژەوەندی حزبی پێک بهێنرێ ئەوە هەر زوو هەڵدەوەشێتەوە ئەگەر هاتوو ئەجێندە دەدەچیشی تێدا بێت بە هەمان شێوە هەر هەڵدەوەشێتەوە بۆیە دەبێت ئەجێندایەکی نیشتیمانی هەبێت هەروکو چۆن بینیمان کاتێکەوە ئەو هاوپەیمانەتی پێکێنرا لە ڕابردوودا لە حکوومەتی مالەچیدا بینین ڕوبەڕووی فشاری دەرەچی بوویەوە ئەم بەڕابەتی نیشتیمان بە ئامانج کرا لە ڕێگەی داعشەوە بینیمان کەوە پێشوازی لە حکوومەتێکی مالکی نەکرا لە هەمە کادا حکوومەتی عادل عەبدولمەهدی بە هەمان شێوە خۆ پیشاندانی لە تەواوی عێراقدا لێکەوتەوە پێشوازی لەم حکوومەتەش نەکرا بەواتایەکی دیکە من زامنی
ئەوە ناکەین کەوا بەڕاستی خۆپشاندانی تونند نێتەکایەوە ئەم جارە ئەگەر هاتوو عینادیان کرد لە پێکێنانی حکوومەتە بە تەنیا توانیان حکوومەت پێک بهێنن چونکە دانەوێت جارێکی دیکە حکوومەتی نووری ماڵێکی بگەڕێتەوە چونکە ئەو کاتە پرۆسی سیاسی وڵات بە هەمووی ڕوبەڕووی تەنگژێکی قرس دەبێتەوە دەچینە ناو تەنگژێەوە و لێی دەرناینە دەرەوە. بەڕێز دکتۆر فەتاح الشێخ ئەندامی پێشووی ڕەوتی سەدر سوپاس بۆ شرۆڤەکانە.